سهراب سپهری دەڵێت با ئاوەکە لێڵ نەکەین پێدەچێت لەو خوارەوە کۆترێک ئاو بخواتەوە لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێناتان لێبێت. هونەرمەندێکی میوزیکژەنی ئەمریکایی دەگاتە کوردستان و وەک ڕێزێک بۆ شەهیدانی هەڵەبجە پارچە مۆسیقایەک پێشکەش بە ڕۆحی قوربانیەکانی ئەو شارە دەکات. ئەو دەڵێت بۆ قوربانیانی هیرۆشیما و هۆلۆکۆست و ئەرمینیاش هەمان موزیکی ژەنیوە، بەڵام بۆ کیمابارانی هەڵەبجە بەڵێنی داوە پارچە مۆسیقایەکی تایبەت بە شەهیدانی هەڵەبجە لە داهاتوودا ئامادە بکات. فەرحان هەورامانی بۆ زایاڵە میوانی ئەم میوزیکژەنە بوو. دۆبس ژەنیارێکی ئەمریکیە و لەگەڵ ئامێرەکەی کە کۆنتراباسە دەیەوێت لە ڕێگەی مۆسیقاکەیەوە کار بۆ گێڕانەوەی هەوڵاتیانی ناوچە کارەساتبارەکان بۆ ژیانێکی ئاسایی بکات. هاتووە تا مۆنومنتی هەڵەبجە و لەگەڵ بینینی وێنەکانی کیمیابارانی هەڵەبجەدا مۆسیقا بۆ ڕۆحی قوربانیەکان دەژەنێت. ئیشی من گەڕانە بەو شوێنانە لە جیهاندا کە پێویستیان بە موسیقا هەیە. دەچمە ئەفغانستان، کوردستان، فەلەستین، ئۆگاندا، ئەفریقای باشوور و بۆلیڤیا. کاتێک من لە ماڵەوەم لە ئەمریکا سەردانی گرتوخانەکان و شوێنەکانی تر دەکەم و موسیقا دەژەنم. ئەمە تەنها کارێکە دەیکەم و پێم وایە موسیقا یارمەتی دەردەبێت ئەو کەسانە بگەڕێنەوە دۆخی یاسایی خۆیان. مۆسیقاکەی دۆبس کە لە مۆنومنتی هەڵەبجە پێشکەشی کرد پارچە میوزیکێکی میوزیسیانی بەناوبانگی ئەڵمانی جۆهان سپاستیان باخە کە درێژیەکەی وە خۆی دەڵێ 3 کاتژمێرە. دەشڵێت من بڕۆمە هەر ناوچەیەکی کارەساتبار ئەوە هەڵدەبژێرم. بەڵێنیشیدا هەر کات هاتەوە هەڵەبجە پارچە میوزیکێک بۆ قوربانیەکانی هەڵەبجە ئامادە بکات. This music was written by Johann Sebastian Bach. ئەم پارچە مۆسیقایە 300 ساڵ پێش ئێستا لەلایەن ژۆهان سپاستیان باخەوە نووسراوە. ئەم کتێبە کۆکراوی زۆربەی پارچە مۆسیقاکانی ئەو و نزیکەی 3 کاتژمێر دەبێت. ئەو پارچەی من هەڵبژاردووە وا هەست دەکەم قوڵترین بەشێتی ئەوەیە کە دەمەوێت لێرە لەم شوێنە بیژەنم لە بیرەوەری ئەو کەسانەی کوژراون. دۆبس تا ئێستا 7 جار سەردانی کوردستانی کردووە و ئامێرەکەی ئیتالیە کە تەمەنەکەی نزیکەی 150 ساڵە. ئەو زیاتر میوزیکەکانی بۆ منداڵان و سنتەرە دەرونی و گرتوخانەکانە و دەیەوێت هاوکاری ئەو توێژانە بکات. سویتەکانی جۆهان سپاستیان باخە ژەنێت. جۆهان سپاستیان باخ ژەنیارێکی ئەڵمانی کۆنە لە ساڵەکانی دەبەنی ساڵەکانی 650 بۆ 750 ژیاوە. سویتەکانی باخ وا ناسر سویتی چەلۆکانی پێک هاتوون لە 6 جوڵە هەر لە 6 بەش هەر بەشە و 6 جوڵەیە. ئەم هەر جارە و کۆمەڵێک پارچەی لێ هەڵەبژێرێت و لە ناو قوتابخانەکانە ئەیژێنێت. لەگەڵ ئەوەشە هەموو جارێکیش خۆی 2 چیرۆک 3 چیرۆک دانێک چیرۆکێک خۆی نووسی و نی و چیرۆکان لەگەڵ موزیکا پێشکەشەکە. دۆبس لە نەوەدەکانەوە کار لەسەر چیرۆکەکانی جۆهان سپاستیان باخ دەکات و ئەو سەردانی هەریەک لە ئەفغانستان و فەڵەستین و بەشێکی زۆر لە وڵاتانی دیکەی کردووە. وە خۆشی وتی چیرۆک دەنووسێت و وەری دەگەڕێت بۆ زمانی ئەو وڵاتانەی کە سەردانیان دەکات. دەیەوێت لە ڕێگەی میوزیکەوە هاوکاری هاوڵاتیانی ناوچە کارەساتبارەکان بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. فیستیڤاڵی فیلمی کوردی هامبۆرگ 7 ڕۆژی خایاند. چەند گۆرانێکی ئۆپێرا بە دەنگی هونەرمەندی کورد پەروین چەکار و میوزیکژەن ئارتەنتەکین پێشکەشکران. 43 کورتە فیلم و 6 فیلمی دۆکۆمنتاری و 4 فیلمی منداڵان و لەگەڵ 4 فیلمی درێژدا لە هۆڵی سینەمای 3001 لە هامبۆرگ لە ئەڵمانیا پێشکەشکران. ئێستاش عەدالەت شارێ
ئەندامی دەستەی ڕاپەڕاندنی فیستیڤالەکە میوانی زایاڵی داهێنانە. عەدالەت شارە ئەندامی ڕاپەڕاندنی کۆمیتەی فیستیڤاڵی هامبۆرگ ئەم کاتت باش. زۆر سپاس ئەس خوتە ئیرۆ بەرنامەوە بوومە. زۆر سپاس عەدالەت خانم. هەڵبەت پێم خۆشە باسی ڕۆژی فیستیڤاڵەکەمان بۆ بکەی. فیستیڤاڵەکە چۆن بوو لە هامبۆرگ؟ ئەف دۆزدەمین فەستیڤالە فیلمên Kurdî em li Hamburgê derdixînin. 12 saliyan festîvalê derdixînin. Bi rastî em ji çar perçeyên Kurdistanê yanî îro vê carê bangawazê me ew bû ku me got çar perçe sînemek. Em vî awayî li derdixist. Bala xwe zêdetir me kişand ser Rojhilata Kurdistan û me diyarî Rahîb Zahîbekî kir ê ku ji Rojhilatê Kurdistan ji alîkî dewletê hatibû qetil kirin. Festîval bi rastî bi rengekî pir bi coşek mezin û bi rengê her çarperçeyên Kurdistanê û diasporayê hat darxistin. Araqiyek mezin hebû li hemberî festîvala me û em hêvî dikin sal bi sal ev festîval mestir bibe û em kanibin zimanê Kurdî û hunera Kurdî parvetir bikin li welatên biyanî. بەڵێ بەڵێ عەدالەت خان هەڵبەت چەند فلیم بەشداریان کردبوو لەم فیستیڤاڵەدا؟ ئایا هەمووی کورتە فلیم بوو یان فلیمی درێژ و دۆکۆمنتاریشی تێدا بوو؟ Bi tevahî serî lêdana me bi 130 film hatibûn. Lê me gerek wek komîteyekî film nav de hilbijartana. Jûriya me 5 film hilbijart. Di navan filman de 4 filmên dirêj, 12 filmên belgefilm dokumentar, 24 filmên Kurd, 5 filmên zaroka û me wekî din dijî me di panel jî derxist. Panela me yekemîn çar perçe Kurdistan û sinema ji çar perçeyên Kurdistanê derhener hatibûn ser panelê axivên û panelek jî ser bê nasnameya ser wê axivên. Yani em Kurd bi çi awayî hatine asîmîle kirin, bi çi awayî dagirker li ser me zimanê me cî warê me qedexe kirî û tune kirî. بەڵێ بەڵێ عەدالەت خان هەڵبەت پێمان خۆشە بزانین کە پێشوازی خەڵک و ئامادەبوان و هەوادارانی سینەما چۆن بوو؟ Bi rastî em bawer dikim ji ber ku 12 sal em vê festîvalê derdixînin hinekî bi nav deng bûye. Yani li Hamburg bajarê Hamburgê dizanin ku em li vê derê festîvalê derdixînin. Sal bi sal zêdetir dibin temaşevanên me. Bi rastî jî daxwaza me mezin ew ku Kurd kanibû werin cemhevdû derhener werin lîstikwan werin cemhevdû li ser mijara Kurdistanê biaxivin ser sînemayê Kurdistanê biaxivin tekliyen bi hevdû re tênin. Adû emî jî temaşevan jî tabii ki gelekî kelecanî dibin gelo ji Kurdistanê kîjan filmatî ser Kurdan kîjan filmatî ji ber ku ne tenê beşekî de film tên çêkirin jiyana me Kurda jî dewlemend e wek li her çar perçeyê Kurdistanê û diasporayê jî em dixwazin ne tenê şer bînin ser ziman em dixwazin evînê jî bînin ser ziman em dixwazin çîrokên dê bava jî bînin ser ziman jiyana Ewropa jî bînin ser ziman ji ber wekî jî alaqiyek mezin li ser festîvala me heye bi rastî. بەڵێ بەڵێ عەدالەت خانم هەڵبەت ئەی پێشوازی ئەڵمانەکان چۆن بوون؟ ئەڵمانەکان هاتن بۆ فیستیڤاڵەکە؟ Bi rastî festîvala me bi salên dawî jî sedî navbera 67 Alman tên temaşevanên me nin. Ji ber ku ew dibêjin kî em timî em zêde ji welatê we tişkî nahêsin lê tu kanî bi aliyê ê hunerê de bi her awayî xwe bide pênasekirin. Tu kanî jiyana xwe bide ew dibînin û pê alaqedarek mezin dikin. Mesela li vê derê pêşengiyek li ser koçerên Kurdistanê nîşanda gelek alaqedar bin dibêjin ka wê pêşengiya xwe bînin derek dê jî nîşan bidin. Dê pirs dikin em van filman karin derek din kanin mêze bikin. Alaqiyek mezin heye Almana ji ber ku Kurdan nas dikin îja Kurd ne wek berên veşartînin de quncikekî de xwe veşartîne li ber çavanên û şaş dimênin ku bi rastî sînemek me heqwasî dewlemend jî heye. زۆر گرنگە هەڵبەت عەدالەت خانم گرنگە بزانین کە ئەوەی من ئاگادار بم 2 ساڵ بەهۆی پەتای کۆرۆناوە ئێوە فیستیڤاڵەکەتان دواخرا چەند کاریگەری لەسەر دروستکردن کۆرۆنا بە تایبەتی لە ماوەی ئەم 2 ساڵەدا؟ Bi rastî bandorek mezin li ser temaşevanan kir li ser me kir
و لسر درهنه راجی کش بلکو کرونا براستی جیانا مک پچ کرد به هر آوایی لبه درجه مجی نکاری بو فستیوال درخسته مجبور وی که جیش بو 3 روزه فستیوال آنلاین درخست جی هر درین کرد دنیای تماشان فیلم مز میذکر بون از نشاش من 25000 انسان فیلم سینما سالا بری تماشا کرد سر آنلاینه لی زندگی تعمل دنه ام دخوازن به تماشاوان به دور بن ام دخوازن به حس کردن سینما کرد به دور ورن جمعتو و براسی سر وی باخبن جبلکو همش جانا ما هاتو بو تنگاسی کرن بروی کیجن گکی که خشم کو امکان بن لسر بکیان امکان فیلم نشان بدن امکان به زندگی ورن جمعتو زۆر سپاس عەدالەت شارە ئەندامی دەستەی ڕاپەڕاندنی فیستیڤاڵی سینەمای کوردی لە هامبۆرگ هەربژین. زۆر سپاس. جوانیەکانی درەوشانەوەی ڕووناکی لەسەر ڕووی مۆزەخانە و شوێنەوارە بەنێوبانگ و دێرینەکانی مەدرید لە درەنگانێکی شەوی شەممەدا وەک بەشێک لە فیستیڤاڵی نێودەوڵەتی هونەری درەوشانەوەی ڕووناکی ئەو شارەی پڕکردەوە لە ژیان. فەرموون لەگەڵ ئەم راپۆرتە لە ئیسپانیاوە. فستیڤاڵی لۆز مەدرید لە درنگانێکی شەوی شەممەدا وەک بەشێک لە فستیڤاڵی نێودەوڵەتی هونەری درەوشانەوەی ڕووناکی لە شارەکاندا پایتەختی ئیسپانیایی ڕووناکردەوە. شوێنە بەنێوبانگ و دێرینەکانی شارەکە لە ڕێی هونەری درەوشانەوەی ڕووناکیەوە دیمەنەگەلێکی سەرنجڕاکێشیان بۆ ساز کردبوون. ئەوە کارێکی باش دەبێ بۆ مەدرید و هیوادارم لە شارەکانی دیکە ئیسپانیاش ساز بکرێت. ئەم ئاهەنگگێڕانە بە بۆنی ئەو بڕیارەی یونسکۆشەوەیە کە ڕایگەیان پارکی ئەلڕۆیچێرۆی سەدەی 16هەمینی ئەم شارە شوێنەوارێکی کەلەپوری جیهانیە. Nosotros somos turistas de Francia. ئێمە گەشتیاری فەڕەنسین و ئەوە یەکەم ڕۆژە ئێمە لە مەدریدین و ئەم فستیڤاڵە جوانەمان دۆزیوەتەوە و خۆشمان دەوێ زۆر حەزمان لێیەتی زۆر چێژی پێبەخشین. فستیڤاڵەکە ئێوارەی هەینی دەستی پێکرد و تا ڕۆژی یەکشەمە بەردەوام بوو. هاوکات هەر لە فستیڤاڵەکەدا زیاتر لە 20 بەرهەمی داهێنەرانی هونەری لەلایەن هونەرمەندانی نیشتیمانی و جیهانیەوە پێشکەشکران. ڕۆژێکی گونجاوە و ڕەنگاڵەی و درەوشانەوەی ڕووناکیەکان زۆر چێژبەخشە سەرباری زیادبوونی پارێکارە باش. سازکردنی ئەم جۆرە شەوە فستیڤاڵانە بە درەوشانەوەی هەمەڕەنگی ڕووناکیەکان لە ئاسێکی هونەری و فەرهەنگیدا لە سەرانسەری جیهاندا ساز دەکرێت. ئەم بەرهەمە هونەریە تەنها گوزارش نییە لە بووکەڵەیەکی مناڵان بەڵکو هێمایەکە بۆ ئەو ملیۆنەها مناڵانەی خەڵکی سووریا کە ئاوارەی وڵاتانی جیهان بوون لە کەناراوەکانی باشووری بەریتانیا ئەم بەرهەمە ناخەژێنە نمایشکرا. پەیکەرێک مەزن یا دەستچێگر بە شێوازە کەچەکە 9 ساڵی یا پەنابەرا سووری و بۆ سیمبولا ملیۆنە زارۆکێ ئاوارە گەشتا خۆیە 8000 کیلومتری لە دۆر ئەوروپا و ji سنوورê Sûriyê ve dest pê kir bi dawî îna û gihişta beravên bajarê Manchester li Brîtanya. Ev peykere 3 mîtronîvan dirêj e û navê wê Emela biçûk e. Ev peykere bi hevkariya 3 kesan kar dike. Piştî li meha heft ji sınûrê Tirkiye û Sûriyê derket dor Ewropa geriya. Di rê de ji aliyê hizaran kesan ve hate pêşwazî kirin ku yek ji wan Papa Francis li Romê bû. Peykerê Emela biçûk ji aliyê kompanya Handspring ve hatiye çêkirin ku peykerên taybet bo şanûgeriyên wekî West End û Warhorse çêkirîne. ji ber wê min geşta Emela biçûk şûpand dîmen û bîrûka wê îlham dane min ku ez fikir bikim ev çi rêyek jî hatiye bû gihandina hev ya civakan. Ev peykere wekî beşek ji di wak hatiye çêkirin. Festîvaleka gerok ya hunerî û hîviyê dakubalê bikişîne ser pirsgirêkên penaberên genc. Ev bîrokeya geşta Emela biçûk ji lîstika The Jungle sebaret awareyî û penaberiyê derket ku ji aliyê şanogeha Goçenz ve hatiye çêkirin û li kempekê li Bakurê Fransa hatiye danan ku penaber li wêrê kom bûyne bi hîviya hindê ku bigihne Brîtanya. Ya herî dawî jî ev derbarê tecrübeka mirovahiyê ye. Ev derbarê pirsgirêkên gelek rastîn yên mirovahiyê ne.
ji bo kesên ev geştpêk anî yên amadebûyî yan dê pişta xwedenê yan jî dê pêşwaziyê li wan bikin. Ji mêj veya ku penaberên cîhanê Bakûra Fransa bo xala derketinê bikardînin, da ku xwe bigehîne Brîtanya, yan birîniştin di loriyan de paporan û gemiyên biçûk ku ji aliyê qaçaxçiyan ve têne birêvebirin diçin. Îsal nêzîkî 20,000 kes bi gemiyan ji vêrê derbasî Brîtanya bûne. هونەرمەند و شارەزایانی بواری هونەری خەمی ئەوەیانە دنیای مۆدێرن و دنیای تۆڕە کۆمەڵایەتیەکان نەتوانن جیاوازی بکەن لە نێوان شاکارە هونەرە گەورەکانی سەردەمی گریکی دێرین و ڕۆما و پاریس و سەردەمی کلاسیکدا لەگەڵ وێنە ڕوتەکانی دنیای مۆدێرندا. لەوەش دەترسن تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو شاکارە تابلۆیانە بسڕنەوە. مۆزەخانەکانی ڤیەنا تابلۆ هونەریە ڕوتەکانی هونەرمەندان دەخەنە ڕوو بە هیوای جیاکردنەوەی هونەر لەوێنە وروژێنەرە سێکسەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەم کارە هونەریە بەنێوبانگانەی جیهان لەلایەن ئەنجومەنی گەشتیاری ڤیەناوە لە نەمسا بە شێوەیەکی وروژێنەر بانگەشیان بۆ دەکەن، نەک لە پێناو دروستکردنی کاریگەری بۆیان، بەڵکو ئاماژەدانێک بەو جیاوازیە دەدەن کە تابلۆی پرۆنۆگرافیە. دەیانەوێت ئەم تابلۆ هونەریانەی جیهان جیا بکرێنەوە لە وێنە ڕوتانەی بازاری دنیای گەرم کردووە. زۆر کاری کلاسیکی هونەریمان لە ڤیەنا و لە شوێنی دی بینیوە کە ناتوانین بڵاویان بکەینەوە. هەرکە بڵاوشی دەکەینەوە دەبێت کۆمەڵەیەک ئاگایی و شتی زیادی لەگەڵ بێت. دەمانەوێت ئەمەی کە دەیکەین ببێتە خاڵێکی وەرچەرخان. دەمانەوێت شتێک لە تۆڕەکانی ئینتەرنێت دابەزیێنین. لەو بڕوایدام ئەم کارە زۆر گونجاو دەبێت بۆ هێنانەکەیەی مشتومەڕ. ئەگەر ئێستا لە فەیسبوک یان هەر تۆڕێکی تری ئینتەرنێت پەیکەری بەنێوبانگی ڤینۆس کە 30,000 ساڵ لەمەوبەر دروستکراوە دابنی، تۆڕە کۆمەڵایەتیەکان لای دەدەن وەک پەیکەرێکی وروژێنەر لێ دەڕوانن. شارەزایانی هونەری پێیان وایە دەبێ ئەو جیاوازیە دروست بکرێت. لە ڕۆژانی ئێستاماندا بەڕامە دیجیتاڵیەکان لە ئەو پەڕی پێشکەوتندایە. کاتێک بۆ وێنەیەک دەکەڕێت، پرۆگرامەکان ئەو جیاوازیە ناکەن لەسەر وێنەکە یاخۆت لەسەر خۆشەویستین جەستە لەلایەن وێنەکێشەکەوە. لەو بارەیەوە پێویست بە داهێنانێک دەکات، تێگەیشتن لە دەوروبەری وێنەکێشەکە تاوەکو جیا بکرێنەوە لە وێنە سەکسیەکان. لیزا کە هاوڵاتێکی سویسیە و لە ڤیەنا ژیانەکە، پێی وایە چاودێریکردن لەسەر ئینتەرنێت زۆر گرنگە، بە تایبەتی لەسەر بابەتە وروژێنەر سێکسیەکان، بۆ نمونە بۆ منداڵان. لەو باوەڕەدام ئەوە هێشتا بە تەواوەتی بوونیان هەیە پێویستە ئەو توانایەی لە چاودێریکردنی ئەو شتانە بۆ هونەر بەکاری دەهێنین بە شێوەیەکی باشتر بۆ چاودێریکردنی بابەتی تریش بەکاریان بهێنین. ساڵانێکی زۆرە چاودێریکردن لەسەر هونەر هەر هەبووە، بەڵام لە ڕێگای ڕووماڵێک تەنها بۆ پێگەیشتوان و پێشاندانی هونەرەکان لە ڕێگەی ئینتەرنێتەوە وای کردووە و توێژێکی گەرم لە نێو مۆزەخانەکانی ڤیەنا بێتەکایەوە لەسەر ئازادی دەربڕین و هونەر. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. ڕۆحی ئاو شاکارە پەیکەرێکی گوزارشت ئامێزە بە بەرزی 80 پێ لە جێرسی سیتی لە ویلایەتی نیوجرسی دانراوە. پەیکەری خانمێکە لەسەر ڕووباری هاتسن ڕوبەڕووی شاری نیویۆرک دەڵێت بێدەنگ بە. لە جێرسی سیتی لە ویلایەتی نیوجرسی بەرپرسانی ئەو شارە پەیکەرێکی نوێیان بە ناونیشانی ڕۆحی ئاو تەرخان کردووە بۆ شارەکەیان. پەیکەرەکە ژنێکی گەنجە کە پەنجەی لەسەر لێوەکانی داناوە و داوای بێدەنگی دەکات و بە ئاراستەی شاری نیویۆرک لەسەر ڕووباری هاتسن دانراوە. هونەرمەند جان پڵەنسا لە بارسۆلۆنای ئیسپانیاوە دەڵێ مەبەستەکەم ئەوە بووە کە ئەم پەیکەرە ئیلهام بەخشی بیرکردنەوەیەکی بێدەنگانە بێ لە سروشت و جیهان. کاتێک پەردە لەسەر پەیکەرێکی نوێت لا دەدەی، چی دیە و پارچەیەی تۆ نامێنێت بەڵکو هی هەمووان دەبێت. ئەوە بۆ مانایەیە کە خەڵک بیر لە پەیامی پارچە هونەریەکە دەکەنەوە و ئەوە زۆر سەرنجڕاکێشە. خەڵک هەندێک جار پێیان وایە کە من بە شێوەیەکی زۆر ڕاستە و خۆیانە داوای بێدەنگیم کردووە، بەڵام نەخێر، من تەنها داوای بێدەنگیەک دەکەم کە تیایدا زیاتر بیر لە گرنگی سروشت و جیهان بکەنەوە.
ئەم هونەرمەندە دەڵێ نزیکەی 4 ساڵ پێش ستا پرۆژەکەی دەست پێ کردووە و لەوانەیە بەهۆی پەتاکەشەوە تەواوکردن و دامەزراندنی لە شوێنی خۆیدا کەمێک زیاتر بخایێنێ. Esta escultura me ha tomado casi 4 años. لە ڕێگای ئەم پەیکەرەوە داوای کەمێک بێدەنگی دەکەم بۆەوەی خەڵک گوێیان لە دەنگی یاو بێت. ئەم پەیامە قوڵە کەوامان لێ دەکات بیر لە بنەڕەتی دنیا و سروش بکەینەوە و وابزانم شاری نیویۆرک لەوە تێدەکات من تەنیا داوای بێدەنگبوون لەوان ناکەم بەڵکو داوا لە جیهان دەکەم کە بێدەنگ بن و ڕێگە بدەن گوێمان لە دەنگی یاو بێت. ڕیچارد لەفراگ گەشەپێدەری خانوبەری جەرسی سیتی دەڵێ ئەو دەیزانی پڵێنسا پەیکەرسازێکی گونجاوە بۆ دروستکردنی پارچێکی هونەری لەو شێوەیە بۆ کەناری دەریاکە. ئەو ساتەی کارەکەیم بینی دەمزانی جام تاکە کەسە بتوانێت ئەم کارە بکات. ئەوەی لە پشتمەوەیە و ئەو دروستی کردووە دەبێتە هێمایەک لە هاتسن بۆ نەوەکانی ئێمە و سوپاسی جان دەکەم کە پەیکەری ڕۆحی ئاوی پێبەخشین. بەوتەی لەفراگ ڕۆحی ئاو بەرزترین پەیکەری گشتی ئەو هونەرمەندەیە لە جیهاندا و بەرزیەکەی زیاتر لە 24 مەترە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. شارۆچکەی کرێمۆنا زادگەی لەدایکبوونی ئامێرە مۆسیقیە ژێدارەکانە زادەی ئەو بوونەوەرە ئەفسونگەرانەیە کە بە دەست و پەنجە و خەیاڵە ڕەنگاڵیەکانی خۆیان کەمانچۆ ڤیۆلا و چەلۆیان دروست کردووە و زیاتر لە 500 ساڵە بە شێوازێکی پرۆفیشناڵ و کارامەیی ئەو ئامێرانە بەدەستی خۆیان بۆ جیهان دروست دەکەن و هێشتا بەردەوامن. بۆ نزیکەی 500 ساڵ کرمەونە شارۆچکەیەکی بچووکی باکووری ئیتالیا سەنتەری جیهان بووە بۆ ئامێرە میوزیکە دەزوودارەکانی وەکو کەمان. لە ساڵانی 1500ەکان ئاندریا ئاماتی یەکەم کەمان یاخود ڤایۆلینی لێرە دروست کرد. لەو کاتەوە ئەم شارە هەمیشە باڵادەستی خۆی لە بوارەکەدا هێشتوتەوە. زیاتر لە 140 ناوەندی کار لە کرمەونە هەیە کە تیایدا خەڵکی بەهرەمەندی سەربەنەتەوە جیاوازەکان ئامێری میوزیکی دیزاین دەکەن و دروست دەکەن. تەنانەت ئەمڕۆژ ئامێرەکان وەکو سەردەمی کۆن هەر بەدەست دروست دەکرێن. بەدڵنیاییەوە بەناوبانگترین دروستکەری کەمان لە دەرەوە ئیتالیا سترادیڤاریەسە، بەڵام ئەو هەموو پەیکەرەی کە لە شارەکە دروست کراون بۆ ڕێزگرتن لە توانای ناوازەیە و کەسە لێیان نووسراوە ئانتۆنیۆ سترادیڤاری ناوە ئیتالیەکەی. لەگەڵ ئاندریا ئاماتی و ئەوانی دیکەدا ئانتۆنیۆ سترادیڤاری ئامێری وەهایان دروست کردووە کە تا ئەمڕۆ زۆرترین خواستیان لەسرە. ئەم شارە مۆدێرنە مۆزەخانێکی کەمانی لێیە کە تیایدا هۆڵێکی کۆنسێرت هەیە تایبەت بۆ میوزیکی ئامێرە دەزوودارەکان. لە زمانی ئینگلیزیدا وشەیەکی تایبەت هەیە بۆ ئەوانەی ئامێرە میوزیکە دەزوودارەکان دروست دەکەن. لوثیەر. Sì, forse è lo strumento musicale che meno è cambiato nel tempo. بەڵێ ئامێری میوزیکی بە تێپەڕبوونی کات کەمترین گۆڕانکاری بەسەر چۆنیەتی دروستکردنی داهاتووە. لە سەرۆی هەموویەوە کرێمۆنا لەلایەن یونسکۆوە وەک کەلەپوری کولتوری نابەرجەستە بۆ کارامایی لوسێرەکان ناسێنراوە، بۆیە بەهرەداری لوسێرەکان لە کارکردندا هەم ئیستا و هەم لە ڕابردوودا مێژوێکی گرنگی هەیە. ئەو ڕاستیەیە کە تاوەکو ئیستا کەمان وەکو ئامێرێک تا ڕادێک پرفێکت ماوەتەوە هەموو شتێکمان لەو بارەیەوە پێدەڵێ. کەمان دروستکەرەکان پەیوەندێکی نزیکیان لەگەڵ شانشینێتی چارلزی نۆیەمی فەڕەنسا و فلیپی دووەمی ئیسپانیا هەبوو. سەردانی ئەم وڵاتانەیان کردبوو بۆ ناساندنی ئامێرەکانیان. یەکێک لە هۆکارەکان کە وای کردووە کرمەونە هێندە بایەخ بە ئامێری میوزیکی بدات بۆ ئەوە دەگەڕێتەوە شارەکە لە کۆنەوە نەریتێکی بەهێزی دارتاشی هەبووە. ئەمڕۆ پیشەکەران و میوزیکژەنان لە سەراپای جیهانەوە دێن بۆ ئەم شارە بۆ فێربوون لەبارەی هونەری کەمان دروستکردن و کڕینی ئامێرەکە. کارەکە ماندووبوونی زۆری دەوێت و هەر لوثێرێک مانگێکی پێویستە تا کەمانێک دروست بکات. I think, well, the handmade instrument versus, let's say, for example, an industrially made instrument. پێم وایە جیاوازی سەرەکی نێوان ئامێری بەدەست دروستکراو بۆ نمونە ئامێریکی بە ئامێر دروستکراو ئەو بایخەیە کە بە وردەکاری دەدرێت. ئاشکرایە کاتێک ژمارەیەکی زۆر ئامیر بەرهەم دێنیت ناکرێت لە هەموو وردەکاریەکاندا هێندە وردبین بیت. دەتەوێت هاوسەنگیەک بدۆزیتەوە تا بتوانیت بڕێکی زۆر ئامێری بە خێرایی بەرهەم بهێنیت. کە دێتە سەرکاری دەست ناتوانیت بەو خێراییە کار بکەیت.
بەڵام کاری دەستی جۆرێک لە کەسایەتی دەبەخشێتە ئامێرەکە کە پێم وایە زۆر لە ئامێرە موزیکیە پێشەسازیەکان نیانە. کەم شەقامی ئەم شارە هەیە تابلۆی تێدا نەبێت کە ڕێگەت نیشان دەدەن بۆ ئەو دوکانانەی ئامێرە میوزیکیە دەزوودارەکان دروست دەکەن. چەندین سەدە دوای داهێنانی کەمان لێرە ئەم شارە هێشتا نیشتیمانی ئامێرەکەیە. خانمانی گەرمیان میدیایەکی تایبەت بە خۆیان دروست دەکەن بۆ بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکانی خانمان لە گەرمیان و ناوچەکانی دیکە. دڵشاد ئەنوەر راپۆرتێکی بۆ ئامادەکردوون لەسەر ئەو خانمانە. زۆر نییە وێبسایتێکی تایبەتیان بۆ ڕووماڵکردنی کێشەکانی ژنان دامەزراندووە و سەرجەمیشان ژنن کار لەو میدیادا دەکەن. سەرباری تازەیی میدیاکەیان بەڵام لە پێشبڕکەیەکی ئینتەرنیوزی ئەمریکیدا بوونە باشترین میدیا لەسەر ئاستی عێراق بۆ ڕووماڵکردنی کێشەکانی ژنان. ئەمە بۆ کارکردمان بۆ ساڵی نوێ لە نەوەژین ئەمانەوێت چەند بوارێک و چەند پرسێکی تایبەت بە ژنان بۆ ڕژین بۆ ساڵی نوێ و کاری لەسەر بکەین و بەرەوپێشی بووین ئەو شێوازی راپۆرتە ڕۆژەمەوانیانی کە هەمانە و نەوەژین توانی بۆ ساڵی 2021 لە پرۆژەی ئاسواتونای ئینتەرنیوز پلەی یەکەمی دەستگا عێراقیەکان بەدەست بێنێ بۆ کارکردنی پیشیانەی لەسەر ڕووماڵی پرسەکانی ژنان. ئەو ئەنجامەی لە پێشبڕکێەکەی ئینتەرنیوزدا بەدەستیان هێنا هانیدان تا هەوڵی پێگەیاندنی ژمارەیەکی زیاتر میدیاکاری کچ بدەن و میدیاکەیان کە تایبەتە بە پرسەکانی ژنان بەرەو پێشتری بەرن. ئەم بخولەیە تایبەتە بە پەرەپێدانی توانەکانی ژنان تایبەتە بە کێشە و گیرروگرفتەکانی ژنان ئەمانەوێت کێشە و گیرروگرفتەکانی ژنان چارەسەر بکەین و هەروەها دەمانوێت سایتێکی تایبەت بە خۆمان هەبێت لە گەرمیان تایبەت بێت بە ئافرەتان کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەین. ئەم میدیاکارە کچانە دەیانەوێت ببنە خاوەن میدیایەکی بەهێزی تایبەت بە خۆیان و ڕووماڵی تەواوی پرسە پەیوەندیدارەکان بە کێشەکانی ژنان بکەن. ئێمە لێرەوە هەوڵەدین خۆمان پێ بگەین و دوایوەکو کەسانی پرۆفیشناڵ و ئەکادمی بتوانین لە بواری ڕۆژنامەنووسی و بواری میدیایە کار بکەین. هەرچەندە ئەم کچانە پێداگیر و دڵگەرمن بۆ ڕووماڵکردنی کێشە پەیوەندیدارەکان بە ژنان بەڵام لەمپەرەکانی بەردەمیشان کەم نین بەوپێی ئەم شێوازە لە کارکردن بە نیسبەت کۆمەڵگاوە هێشتا تازەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. ڕۆمانوس و ڕووناکبیری کورد بەختیار عەلی لە دیوانی ئەی بەندەری دۆست ئەی کەشتی دوژمندا دەڵێت کۆتر دەبینم دەفرێت عەشقی خۆی لەگەڵ باڵیدا دەبات درەخت دەبینم دەسووتێت ناکەوێت و دەمرێت تا زایڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.